وعليكم السلام. شلوني هون يا خالتي؟ أحوالك ماشي؟ آمدی؟ ستشو فرمو؟ ساسەکە پێشمان گەڕ عفوا هێرەخاندانیان زۆر وەسیل خۆ بانیان من ساعات 8 هەڵەستم لە خەو 8 و نیو دەرەچمە ماڵ دەستگەم بە کارەکانم سەرەتای دەستپێکی ئیشەکانی من لە دادگا و دەست پێ دەکات و پاشان بۆ شوێن و بەڕێوەبەرایەتەکانی تر دەڕۆم. سڵاوی خواتان لێبێ لە نێوان 139 لیست و لە نێوان نزیکەی 1100 کاندید کە ئەم جارە خۆیان بەربژێر کردووە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆمەڵی دادگەریەکێکە لەو لایەنە دیارانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و لە خولەکانی پێشووتری پەرلەمانیشە بەشداری پەرلەمانی کردووە و ئەم جارەش بە کۆمەڵێک کاندیدەوە دەوێت بەشداری خولی شەشەمی پەرلەمان کاتێکێک لەو کاندیدە خانمانی کە ماوەیەکی زۆر ئەزمموی هەیە لە بواری یاسایی و بواری ڕاوێژکاری خێزانیە ئەمانەوێت زیاتر بێ ئاشنا بکەین کە ئەم جارە بربژێرە و دەیەوێت زیاتر ئێوە ئاشنابن بۆ کار و چالاکیانەی کە ئەنجامی دەدا. سڵاوت لێ بێ هێرۆخان. خۆشحاڵ بووم لەگەڵ کاروباری خۆتا چۆنی ئیشی ڕۆژانت الحەمدولیلا زۆر باشم. با هێرۆخان بناسین زیاتر بۆ ئەوەی کە پێشمان بڵێ کاندیدی ژمارە چەنی چۆن بەشداریت کرد. بە ناوی خی گەورە بەخشندەوە مێرەبان بەندە پارێزەر و ڕاوێژکاری نێودەوڵەتی خێزانی هێرۆ ئاتار حەمەڕەشید کاندیدی ژمارە هەژدە لە سەرلیستی کۆمەڵی دادگەری بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەدایکبووی شاری مەریوانم لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆی ئەو بارودۆخە ئاین و سیاسی کە خێزانەکەی منی تیا بۆ لە کوردستاندا کە لە ساڵی 1983 و ئاواری وڵاتی ئێران بووین لەبەرەوەی خێزانەکەم و باوکم و مامەکانم دامەزێنەری حیزبی کۆمەڵی دادگەری کوردستان بوون کە ئەو کات ڕابوونی ئیسلامی بۆ لەگەڵ مامۆستا شێخ محەممەد بەرزنجی و پاشان گۆڕا بۆ بزوتنەوەی ئیسلامی و برازای شەهید عەلی سیوێلیم یەکەم شەهیدی ڕابوونی ئیسلامی لە ساڵی 1970 لە خێزانێکی ئاینی و سیاسی و ڕۆشنبیرەوە پەروەردە بووم خێزانەکەم پاڵپشتێکی زۆر باشم بۆ کارەکانی من و بۆهی ئەو پەروەردە ئاینیەوە وەگە پەروەردە سیاسی کەشمەوە وهای کردووە کە بەردەوامم لە کارە چاکەکان و درێژە بدەم بە ڕێبازەکەی باوکم و مامەکانم و خاڵەکانشم چکە من خوشکەزای کامەران حەسەن قایمقامی ماوەتم کە ئەویش لەسەر پشکی کۆمەڵ بۆتە قایمقامی ماوەت درێژمدا بە ڕێبازەکەی ئەوان و هەر بەردەوامێشە بم لە ڕێبازەکەی ئەوان. هێرۆخان خۆت چی بڕوانامەیەکت هەیە؟ من خاوەنی بڕوانامەی بەکادەورەستم لە زانکۆی سلێمانی لە کۆلێجی یاسا و خاوەن بڕوانامەی نێودەوڵەتیم لە ڕاوێژکاری خێزانی لە منەظەمی ئوستەری نێودەوڵەتی و ڕێکخراوی ژیاری ئەکادیمی و بڕوانامەی دوبلەمی باڵام هەیە لە زانستە شەرعیەکان بڕوانامەی نێودەوڵەتیم هەیە لەوەی کە ببمە خانمێکی سەرکردە لە نەرویج و خاوەن بڕوانامەی نێودەوڵەتیم لە بوارەکانی چۆن ببمە خانمێک لە ئابووری و لە ئەعمال جێبەجەکردنی کارەکانی خۆمدا. جگەر لە چەندین بڕوانامەی تریش و لەگەڵ ئەوەشدا لە چەندین مولتەقا و موتەمەری وڵاتانی ئاسیا و ئەفریقا و ئەوروپا بەشداریم کردووە وەکو تاکە خانمێکی کورد لەو موتەمەرانە بەشداریم کردووە. باش ئەم ئەزمونانە چی بە هێرۆخان بەخشی؟ هەر ئەزمونێک و هەر چالاکێک کە بەشداریم کردووە تێیدا فێری وانەیەک بووم بۆ ژیانی خۆم تێیدا فێری ئەو بووم کە بەخشندە بم و ئەوەی کە وەری دەگرم لەو شوێنە بتوانم بیبەخشمەوە بە هاوڵاتیان. هێرۆخان باست لە پشگیری خێزانەکەت زۆر کرد بۆی کە هەمیشە باسی شیانەکەی پێشتری ژیانی گەملێ بووە کە زۆر باز لە خێزانەکەتەکەی ناچمەوە سەرەوە پرسیارە بەس ئەوە ئەپرسم لە کێو کار دەستت کرد بە کاری سیاسی لەبەرەوەی لە خێزانێکی سیاسی و ئاینی و پەروەردە بووم هەر لە مناڵێ و لەناو کاری سیاسیا بووم هەر لە مناڵێەوە بیرما کە باوکم پێشمەرگەیەکی بزوتنەوەی ئیسلامی بوو کە ماڵی ئێمە کۆبوونەوە سیاسەکانی تیا دەکرا ماڵەکەمان بوو بە ماڵێک کە ئاسایش زوو ئەهات بۆ ناو ماڵەکەمان بۆ دەستگرتن بەسەر ماڵەکەمانە بۆ گرتنی باوکم کە ئەمانە هەمووی مێژوێکی ناخۆش بوو بەڵام ئێستا بۆتە مێژوێک بۆ ژیانی ئێمە بۆتە سەربەرزیەک بۆ من و بۆ خانەوادەکەم کە شانازی دەکەم بەوەی کە کچی پیاوێکم کە پێشمەرگەیەکی دێرینە
لە بزوتنەوەی ئیسلامی و پاشان لە کۆمەڵی دادگەری کە ئێستاش بە ئفتیخارەوە شانازی دەکەم بە باوکم و بە مامەکانم و بە خاڵم کەس و کارەکەمەوە. سپاسەکەن هێرۆ خانم وازە ئەمڕۆ چالاکیەکتان هەیە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پێچۆنە درێژە بە ئەم بەرنامەیەمان بین لەوێ با بڕین فەرموو. هێرۆخان ئێمە هاتوونەتەوە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لێرە ئەزمونێکی باشت هەبووە ئەمەوێ ئەوە بەسمە بۆ پرسیارێک کە هێرۆخان لە چەند بوارێکی جیاوازە کاری کردووە لەوانە کاری پارێزەری کاری ڕێکخراوەی کاری ڕاوشکاری خێزانی و کاری پەروەردەیش هەموو ئەمانی کە کۆت کردوتەوە یەکی چەند ساڵ ئەزمونەتیایە هەبوو بۆ چۆن دەسی پێکرد لەبەرەوەی لە خێزانێکی ئاینی و سیاسی گەورە بووم هەر لە سەرەتای تەمەنمەوە خەریکی و خوێندنی وانە پەروەردەیەکان بووم و پاشان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەرپرسی زانکۆی قلیاسان بووم لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە دوای کۆنگرەوە بوومە بەرپرسی بەشی پەیوەندیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە لقی سلێمانی و لە 2013 هەتاوەکو کۆنگرە من ئامادەکار و پێشکەشکار بووم لە کەناڵی ئاسمانی پێ. هێرۆخان لە ماوەی پێشوودا دەست برد بۆ کۆمەڵێک دۆسی مەترسیدار لەوانە سکاڵات لە ڕێکخراوە هاوڕەگەزبازیەکان تۆمار کرد و لەوانە داخستنی قومارخانەکان و هەندێک لەو یاسایانی کە هەموار کراونێتەوە ڕخنت لەسەری هەبوو ئەمە چۆن بوو و بۆچی دەست برد بۆ ئەو بابەتانی کە ڕەنگە زۆر جورئەتی بوێت لەلای من مەترسیندار نەبوو چکە لەبەرەوەی ئێمە کۆمەڵگای کوردین پەیوەستین بە بەها ئەخلاقی و دینیەکانە و کلتورێکی ڕەسەنی کوردەواریمان هەیە ئەمانە بە تەوژمێک و بە بانگەشەیەدانێ ئەمانە لە ئێمە بسێننەوە ئافرەتانمان بخەنە سەر جادەکان و هەر ڕۆژۆ بەدەستی کەسێکە و یاری پێ بکرێت بۆیە هەستێکی بە پرسیارەتی ئەخلاقی دینیم هەبوو کە دەبوو سکاڵایەکی یاسایم تۆمار کردایە لەبەرەوەی پارێزەرم بە یاسا ئەم ئیشە بوەستێنم و ڕێکارەکانی بگرمە بەر ئەلحەمدولیلا توانیم سکاڵایەک تۆمار بکەم لەگەڵ داواکاری گشتی بۆ لێسەندنەوەی قومارخانەکان و لەگەڵ ئۆژدا سکاڵایەکەم لە ئەنجومەنی وەزیران تۆمار کرد لەبەرەوەی سیستەمی ئایسی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەرچوو بە مۆڵەتدان بە کۆمپانیەکانی قومار و گرەوکردن و ئەمەشم وەستاندووە ئێستا هیچ مۆڵەتێکی کۆمپانیا بۆ قمار و گرەوکردن نادرێت و ڕێکخراوەکانی هاوڕەگەزبازی یاخود هاوڕەگەزخوازی ئەمەش تەوژمێکی ترە بۆ لێسەندنەوەی ئەخلاق و عادات و نەریت و بەها ئەخلاقەکانی کۆمەڵگەی کوردی بۆ گەنجانمان لەبەرەوە هەستێکی بە پرسیارەتی ئەخلاقی من وای کرد وەکو یەکەم خانم یەکەم کەس لە هەرێمی کوردستاندا کە سکاڵا تۆمار بکەم لە ئەنجومەنی وەزیران و لە قومارخانەکانی هەرێمی کوردستان لە ڕێکخراوەکانی هاوڕەگەزبازی و توانیشمان مۆڵەتەکانی لێ وەربگرینەوە و هەموو ئەو مۆڵەتانەی کە لە بەردەم ڕێکخراوە فەرمانگەنا حکومەکان بوون بۆ ئەوەی کە مۆڵەتیان پێ بدرێ ئەو مۆڵەتانش بوەستێنن. ئەمە کێشە و گرفتی بۆ دروست نەکردی؟ هەر کێشێکم توش بێت ئاسایە بەلای منەوە لەبەرەوەی ئەو بەرگریە کە دەیکەم لەسەر حەق دەیکەم و دەشمەوێت کلتوری ڕەسەنایەتی کورد و ئاینی پیرۆز ئیسلام بۆ کۆمەڵگەی کوردی بگەڕێنمەوە و دەمەوێت شکۆ بۆ خێزانی کوردی و تاکانی خێزانی خێزانە ناو کۆمەڵگەی کوردیدا بگەڕێنمەوە. خانمێکی چالاکی هەر لە بەشداریکردن لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و تاوی 2010 ڕووداوێک ڕوویدا بەسەردا و تووشی تونند و تیژی بوویتەوە تاوی کە بەشداریت لە زۆرێک لە خۆپیشاندانەکانی مامۆستایان و موچەخۆراندا کردووە. ئەم بۆچی ڕوبەڕووی کۆمەڵێک شت بوویتەوە کە جێ مەترسی بوو بۆ تۆ ناڕەحەتی کردی لەو کاتەیە؟ هەمیشە باوکم و خێزانەکەم فێریان نەکردم دەست بە کڵاوەکەم و بگرم بابای نەیبات هەمیشە پێی وتم لە بەری حەقا بە داوای مافی هاوڵاتیان بکە بۆ ئەوەی کە بیبیتە لایەنێکی حەقبێژی بۆ خەڵکو و بتوانانی مافەکانیان لێ وەرگریتەوە بەشداریکردن هەر خۆپیشاندانێکە بۆ داواکردنی مافەکانی هاوڵاتیان بووە لەبەر ئەم حکومەتە چەند ساڵ ئەم میلەتە دەتەوسێنێتەوە و لە 2010دا کە مدیری مەرکەزی ناوەندێک بوون هەڵبژاردنەکاندا ئەو بنکەی کە من مدیری بووم هەش بنکەم لا بوو یەکی لە
بنکەکانم زۆرترین دەنگی ئیسلامی تێدا بوو هێزێکی دەمامنگداری چەکدار پەلاماری بنکەکەی منیدا لەگەڵ ئەوەشدا الحەمدوللا توانیم بەرگری کارێکی زۆر باشی سنووقەکان بم سنووقەکانم بە سەلامەتی گەیاندە ئۆفیسی نیشتیمانی و بەڵام لە دوای ئەوە خۆم 6 ڕۆژ لە خەستەخانە چارەسەرم بۆ کرا و لە خەستانە حکومەکانی چارەسەرم بۆ نەکرا لەبەر ئەوەی کە ئەوان پێیان وا بوو کەوتن توژی بەرامبەر بە من کراوە دەبێت بێنە بەردەم دادگا کە ئەوان هیچ کاتێ ئامادەنی بێنە بەردەم دادگا و لە چالەکانی تریشە وەک قوتابی و وەکو مامۆستان هەمیشە بەشداریم کردووە بۆ داواکردنی مافەکانی خۆیان لەبەرەوەی قوتابیان چینێکی توێژێکی گرنگن لە هەرێمی کوردستانە دەتوانن گۆڕانکاری بکەن لە خۆپیشاندانەکانە بەرگازی فرمێسک ڕێژکەوتم سیارەکەم دەستی بەسەدا گیرە و خۆشم لە ناو زانکۆی سلێمانیدا نەم دەتوانی بێمە دەرەوە لە ناو زانکۆکەدا. هەیڕۆخان لە ژیانی هەمومانە کۆمەڵێک ڕووداوی ناخۆش هەیە هیچ ڕووداوێکی ناخۆشەیە قەت بیری نەکەی یان خۆشیش بێ دوای بۆمان بەسکە و شەرەوێ ڕووداوە ناخۆشەکان 19/1/2024 بوو بەداخەوە ئەزیزترین کەسی ژیانم هەتاوەکو ئەزیزترین کەسی ژیانە دەست نەدەی نازانیت مردن چەند زەحمەتە کە شلێرخانی پورم بوو ئامین ئەوە ناخۆشترین ڕۆژی ژیانم بوو لە تەمەنی مندا ڕووداوێکی خۆشت لانەیە بە هەر وڵی ڕوودا خۆشەکان زۆرن لەبەرەوەی کە بە حکمی چالاکیەکانم وەکو پارێزەر و وەکو خانمێکە ڕۆژانە و کۆمەڵگادام ڕوودا و خۆشەکانمان زۆر بەس وەکو ئێستا لە خەیاڵما بێت نەوەڵە زۆر باشە کاتە بە لێرە بڕۆین سپاس بۆ ئێوەش دەشتان ساڵ. هەرۆخان بێزگەر ئەوەی کە لە ناوڕێکخراوی خوشکانە کارەکەی لە زۆرێک لە بابەتەکانی تری حیزبدا دەست پێشخەریز کردووە بەڵام وتت با بڕین بۆ بەخشین بۆچی حەزەکەم ئەو ڕوونکردنەوە خۆت بگەیت بەڵێ لە 2010ەوە لە ناو دەستگای خێرخوازی بەخشین کار دەکەم وەکو پارێزەرێکی خۆبەخش کار دەکەم و هەموو ڕێکارە یاسایەکانی دەستگای خێرخوازی بەخشین و نەخۆشخانەکانی بەخشین مۆڵەتەکانی وەکو خێرخوازیە وەکو بەخشینێک منیش هەدیم کردوونەتەوە بۆ ئەو کەسانەی کە وەکو چارەخواز سەردانیان دەکەن و ئەو کەسانەشی کە یارمەتی و کۆمەکی لە دەستگای خێرخوازی بەخشین وەردەگرن و لەگەڵ ئەوەشدا لە نزیکەی 8 ساڵە بە کاری خۆبەخشی هەموو کارە پارێزەرایەتەکانی حیزبی کۆمەڵی دادگەری کارەکانم بۆ جێبەجێکردن و بۆم ئەنجام داوە. هەرۆخان بەرنامە و پلانت بۆ داهاتوو بۆ پەرلەمان چییە؟ ئێوە کاندیدی ژمارە 18 لەسەر لیستی سەڵکی کۆمەڵی دادگەری بگومان کە خۆتان کاندیدکرۆکەوە مەڵێ پلانتان هەیە. من لە 25 بۆ 30 کارەکانی پارێزەرایەتیشم بەدل لە کارەکانی بەخشین و حیزب خۆبەخشیەوە بۆ خانمانە ئەو کەسانەی کە کەم دەرامەتن کار و پلانی من بۆ پەرلەمانی کوردستان و بۆ داهاتووی هەرێمی کوردستان و هاوڵاتیان ئەوەیە کە دەمەوێت کار بکەم بۆ گەڕانەوەی مافەکانی خانمان بە پێی دین و یاسا کە هەندێک لە ڕێکخراوەکانی ژنان هەندێک لە تەوژمەکان و بانگەشەکان خەریکە لێمان وەردەگرنەوە دەمەوێت لە پەرلەمانی کوردستان بە پێی یاسا ئەو مافانە بگەڕنەوە دەمەوێت کار بکەم لەسەر چین و توێژەکانی گەنجان قوتابیان لەبەرەوەی هێزێکی گۆڕانکاریان هەیە لە سیستەمە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکان و کاریش دەکەم بۆ هەر بابەتێک هەر کەسێک بێوێت کللتوری کوردی ڕەسەنایەتی ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆمەڵگەی کوردی بسێنێتەوە ئامادەم بە پێی یاسا و ئەو مۆڵەتانەشی کە ئەدرێت بە هەر ڕێکخراوێکی دژی کللتور و بەها و ئەخلاقەکانی ناو کۆمەڵگا بێت مۆڵەتەکانی ڕێبەڕێکارە یاسایەکان لێ وەردەگرینەوە و کاریش دەکەم بۆ ئەوەی کە هەمومان بەیەکەوە بتوانین کۆمەڵگایەکی ئارام و کۆمەڵگایەکی ئاشتی بنیاد بنین و ئامانجی سەرەکیشم بۆ پەرلەمانی کوردستان ئەوەیە کە بە پێی یاسا هەموو ئەحکامەکان و دەقەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە پەرلەمانی کوردستان لە مادەکان و لە پێشنیازە یاساکانی پەرلەمانی کوردستان جێگاکەمەوە و تەطبیقەکەم و جێبەجێ بکەم بە تایبەتی مافەکانی ژنان و مافەکانی خێزان. هێرۆخان بەڕێستان کاندیدن لەسەر بازنەی پارێزگای سلێمانی پێیانت چیە بۆ دەنگدەرانت بۆچی ئەبێ ئێمە هێرۆخان هەڵبژێرین بێگومان ئەمەش کاتێکی باشە بۆی کە ئەو ئەزمونەی خۆت ببەخشیتەوە لێرەوە.
ئەوەی هێرۆخان بزانن دەزانێت مێژوەکەی چۆنا هێرۆخان لە ناترسێت لە هەر کارێک کە بیەوێ دەیکات کە ئەگەر هەر لایەنێکی سیاسی هەر لایەنێکی دەسەڵاتدار بیەوێ من بوەستێنە ناتوانم بوەستێنێت لەبەرەوەی ئامانجی من ئەوەیە کە دەمەوێت خانمان لەسەر پێکانی خۆیان بە پێی ئاینی پێویستی ئیسلام بوەستن و هەمیشە حەق بێژم لە وتنی حەقەکان ناترسم و لەگەڵ ئەوەشدا ئەلحەمدولیلا بوێرەیەکم تێدایە کە بتوانم لەناو کۆمەڵگەکەی خۆمدا بە شێوازێکی بەها ئەخلاقی و ئاینی و کۆمەڵایەتەکان کارەکانی خۆم جێبەجێکەم و بە پێی یاسا لە پەرلەمانی کوردستان کار بکەم چونکە ئێمە دەزانین پەرلەمانی کوردستان دامەزراوەیەکی یاساییە بە پێی یاساکان دەتوانێت ژیانی تاک لەناو کۆمەڵگادا ڕێخات و هەر یاساشە ژیانی هەر تاکێ لەناو کۆمەڵگەکەمانە ڕێدەخات بە باشترین شێواز بە پێی یاسا لە پەرلەمانی کوردستان ژیانی تاکانی ناو کۆمەڵگا و خێزانەکان ڕێدەخین. دەستخۆش بێ ڕۆخان خۆشحاڵ بووم هیوای سەرکەوتنە بۆ خوازم ئومێد دەکەم لێرەوە ئاشنا بوون بە کەمێک لە کاروبار و ئەو پلان و بەرنامەی کە هێرۆخان هەیەی و کە کاندیدێک لەسەر لیستی 140 کۆمەڵی دادگەری بە هیوای سەلامەتی بۆ بوو لە یەکتا خواتان لەگەڵ.